ئەمڕۆ بەرهەمی خەباتی شەهیدانی یەکێتی نیشتمانی کوردستان خەباتی شەهیدانی گەلەکەمان و قوربانیدان و تێکۆشانی ئەم شەهیدانی جینۆساید کە ئێمە ئەمڕۆ لە خزمەتیانان لە مەزارەکەیان 44 نەمامان ناشت بۆ بەرزراگرتنی خوێنیان بۆ ئاسوودەیی قوربانیەکانیان. دوو چالاکیمان ئەنجام داوە، یەکێک لە بەردەم مەڵبەندی یانزەی ڕێستنی گەرمیان ئاڵای کورسان و ئاڵای یەکێتی نیشتمانی کوردستانمان هێنایە خوارەوە لە ئاست گەورەی ئەو شەهیدانە و دواتر وتارێکی مەڵبەندمان پێشکەش کرد. ئێستاش خۆتان دەیبینن لە گۆڕستانی دێبنین 44 نەمامان ناشتۆ و تابیرێک لە 44 ساڵی یەکێتی نیشتمانی کوردستان کە لەم ڕۆژەیە ڕێز لە کەسوکاری شەهیدەکان بگرین و لە خزمەتیان نبین. ئەمڕۆ ڕۆژێکی گەورەیە، ڕۆژێکی مێژوویە بۆ یەکێتیەکان، بۆ هەموو میلەتەکەمان نەتوانم بڵێم بە تایبەتی خانەوادەی 20,000 شەهیدی یەکێتی نیشتمانی کوردستان کە لە پێناوی مافی چاری خۆنووسین و لە پێناوی ئازادی میلەتەکەمان و لە پێناوی بەرگری لە میلەتەکەمان گیانی خۆیانیان کردا مەشخاڵ وەکو مۆم سووتان بۆ ئەم ئازادیەوە ئەم ڕۆژە.